سڵام کاتتان باش بێنە بەر چاوی خۆت تۆ سارە لێ بخۆڕی ئێرە لە خوارێ لەسەرەوەش سارێک ئاوەدە ئەمکاو بەربێتەوە بەسەر خوارێدا تۆ ستاوانێک تێ لە خوارێ ئەوڵدا بەسەر تۆ بوو ئەو شوفێری سەرەوە ستاوانێکی هەیە کاو پردا ڕێی لێ نەگرێنە بەربوونەوە هەربێتەوە خوارێ هەڵەکەی چەند بەرامبەر بکاو ببێتە هۆی مردنی خەڵکانی دیکە بە دەژێم راپۆرتەدا قسە لەسەر هەرژین و ێواری پردەکان دەکەیت فەرموون بۆ زانیاری زیاتر ڕێژەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا زیاترە بەراورد بە وڵاتانی ڕۆژئاوایی ناتوانرێت بە ئاسانی هۆکارەکە تەنها بەوە ببەسترێتەوە کە ڕۆژئاواییەکان زیاتر پابندن بە یاسا ڕێنماییەکانی هاتوچۆوە هەندێک جار دەگوترێت ئەوان مرۆڤن و ئێمە هێشتا نەگەیشتونەتە قۆناغی مرۆڤ بوون ئەو بیرکردنەوە هەڵەیە زیاتر لە تێگەیشتن و چارەسەری کێشەکە دوورمان دەخاتەوە خەڵک بەگشتی لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ قسە دەکەن وا دەزانن بابەتێکی سادەیە و بە بیرکردنەوەیەکی سەرەتایی و هۆکاری دیار و زەق دەتوانن هەموو ڕووداوەکانی هاتوچۆ لێک بدەنەوە و بزانن چێ تاوانبارە و چێ بێتاوان لە کاتێکدا سەلامەتی ڕێگاوبان و هاتوچۆ بوار و پسپۆڕێکی ئاڵۆزی ئەندازیاریە تێگەیشتنی قوڵی دەبێت هێشتا ساڵانە بە سەدان و هەزاران لێکۆڵینەوە لەو بوارەدا دەکرێت با دیسان بپرسینەوە بۆ ڕێژەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا بەراورد بە وڵاتانی ڕۆژئاوا زیاترن بۆ وەڵامی ئەو پرسیارە دەتوانین بڵێن زۆر هۆکاری لە پشتە لێرەدا تەنها یەک هۆکار باز دەکەین ئەویش ئەوەیە کە ڕێگاکان لە وڵاتە ڕۆژئاواییەکان سەلامەتر دیزاین و دروست دەکرێن با بە نمونە ئەو قسەیە ڕوونتر بکەینەوە سەرنجی ئەو ڕووداوە بدەن کە سیدانێک بە خێرایی دەڕوات و لە سوڕانەوەکەدا جڵەوی ئۆتۆمبیلەکە لە دەستی شوفێرەکە دەردەچێت و لەسەر ڕێڕەوێکی ڕاست دەڕوات و خۆی بە بارهەڵگەرێکدا دەچێشێت لەسەر ڕێگا سەرەکیەکە ئەوەش دەبێتە هۆی لە دەستدانی جڵەوی بارهەڵگەرەکە و دەڕوات بە ئاراستەی ڕێگاکەی خوارەوە بەڵام دیوارە کۆنکریتەکە ڕێگری لە بارهەڵگەرەکە دەکات و ناهێڵێت هەڵدێرێت خۆگەر لە جیاتی و دیوارە کۆنکریتێ تۆکمەیە پەرژینێکی ئاسنی ناسک بووایە بارهەڵگەرەکە تێکی دەشکاند و خۆی هەڵدەدێرا و دەکرا شوفێری بارهەڵگەرەکە بمردایە و لە خوارەوەش بە دڵنیاییەوە بەسەر ئۆتۆمبیلی دیکەدا بەردەبەوە وەک لە ڤیدیۆکەدا دیارە سەرنج بدەن چۆن ئەو دیوارە کۆنکریتی ڕووداوەکەی بچوو کردەوە ئێستا با بەراوردی بکەین بە پەرژینی لێواری پردەکان لە کوردستان و میسر و تورکیا سەرنجی ئەو ڕووداوە بدەن لە جیزە لە میسر ڕوویداوە چۆن بەهۆی ناسچی پەرژینی پردەکەوە ڕووداوەکە گەورەتر دەبێت ڕاستە بارهەڵگەرەکە هۆکاری دەستپێکردنی ڕووداوەکەیە بەڵام خراپی دیزاینی پەرژینەکە وا دەکات ڕووداوەکە گەورەتر بێت هۆگەر بارهەڵگەرەکە تۆمەتبار بێت بە هۆکاری ڕووداوەکە بەڵام هێشتا پردەکە هۆکاری گەورەکردنی ڕووداوەکەیە بۆیە ئۆتۆمبیلەکان هەڵدەدێرێن سەرنجی ئەو ڕووداوە بدەن لە تورکیا کە چۆن بارهەڵگەرێک پەرژینە ئاسنەکەی خوار کردوتەوە هۆگەر لە بریەوە دیوارێکی کۆنکریتی تۆکمە بووایە کاریگەریەکانی ڕووداوەکە بچووک دەبوونەوە نەک گەورە سەرنجی ئەو ڕووداوە بدەن لە 22 2022 لە پارێزگای دووهەول لە کوردستان ڕوویداوە بارهەڵگەرێک دوای ئەوەی جڵەمی لەدەست دەدات خۆی لە پەرژینی پردەکە دەدات پەرژینە ناسکەکەی تێکشکاندووە بارهەڵگەرەکە کەوتوتە سەر ڕێگاکەی خوارەوە شوفێرەکە بریندار بوو زیانێکی زۆر بەر ئۆتۆمبیل و پەرژینەکە کەوتووە خۆشبەختانە لەو کاتەدا ئۆتۆمبیلی دیکەی لێ نەبووە دەنادەکرا ببێتە هۆی ژیان لەدەستدانی بەکارهێنەرانی دیکەی ڕێگاکە بەداخەوە تا ئێستاش لە کوردستان پەرژینی ئاسنینی ناسک لە لێواری پردەکان بەکاردەهێنن لە بری دیواری کۆنکریتی تۆکمە هیوادارین حکوومەتی هەرێم ئەو مەترسێ شاراوەیە بڕامێنێتەوە ئەگەر سەرنجی ئەو ڕووداوانە بدەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا هەڵەیەکی بچوو کە شوفێر دەیکات وەک دۆمینۆ ئیفێکت کار دەکات ڕێگاوبان و سیستەمەکە کاریگەری ڕووداوەکە گەورەتر دەکەن بەڵام لە وڵاتانی ڕۆژئاوا ڕێگاوبان و سیستەمەکە وا دیزاین کراون کاریگەری ڕووداوەکە بچووک بکەنەوە دۆمینۆ ئیفێکت ئەوەیە کە تۆ پولێکی بچووکی دۆمینە بەردەدەیەوە ئەویش پولێکی گەورەتر بربداتەوە ئیدی بەم شێوەیە تا بێت ڕووداوەکە گەورەتر بێت تۆش لێ بکۆڵەوە